بوونی بارانی بەخڕ و بەرزبوونەوەی ئاستی ئاو دروستبوونی لافاو لە سنووری سۆران و باڵەکایەتی زۆرترین زیانی بۆ پرۆژە گەشتیاریەکان بووە، بە تایبەتی گەلی عەلیباگ کە ناوچەیەکی گەشتیاری بەناوبانگە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. ئەو ساڵ ئەوە چارەمین جارە لافاو لێمان بدات و ماوەی هەفتەیەکی نەکێشەوە ئێمە تەوامان حاضر کرا بۆ گەشتیار دوو قەنتەریان داناوە لە بجادەیە ئەو ئەوەی کە بەو شەلالەدە کە ئاو زیاد دەبی ئەو قەنتەرانە گچکەن بەشی ئەم ئەوە ناکات، یعنی لێرەدا ئەوە هەل دەداتەوە ناچار ئێمە زەرمەند دەبین، زەرێکی مادی زۆرمان پێگەشتووە. داوا لە حکومەت دەکەن ڕێچارێک بۆ ئەم قەنتەرانە دابنێ، یان دەبی هەل بگرێت بکرد بەجسر یان ڕێچارێ، یعنی ساڵانە ئەم ساڵ ئەوە چارەمین جارە ئێمە زەرمەند دەبین. لەگەڵ زیادبوونی ڕووبار و سەرچاوە ئاویەکان بە پێی ئاماری بەشی کەشناسی لە سنووری سۆران زیاتر لە 20 ساڵی ڕابردوو ئەو ڕێژە بارانبارینە لە سنووری سۆران تۆمار نەکراوە، بەو هۆیشەوە چەندان تافگە و کانی و کارێزی تازە و نوێ لەم ساڵ دەرکەوتون. جوانی و دیمەنی دڕفێنەکەی سروشتێکی ناوازە و دڵگیری بە ناوچەکە بەخشیوە. زیانەکانی ئەو شەپۆ لە بارانەوی ڕووی لە هەرێمی کوردستان کرد، ڕێگاوبان و ناوچە گەشتیاریەکانی دەڤەری باڵەکایەتیش لێ بەدەر نەبوون. ئەو زیانانەی بەر شوێنە گەشتیاریەکان کەوتووە دارمانی کەپرەکان بۆ دارمانی ئەو ڕێگاوبانە بووە کە بۆ ناوچە گەشتیاریەکان ئەڕوا ژێراکەوتنی کەپرەکان بووە، بردننی پردەکان بووە، لە ناوچوونی ئەو خزمەت گوزاریانە بووە کە لە ناو خودی شوێنە گەشتیاریەکان هەیە. ئەمساڵ ڕێژەی بارانبارین لە سنووری سۆران 988 ملیم و لە باڵەکایەتی 1195 ملیم و لە سنووری هەردوو قەزای ڕەواندز و مێرگەسۆریش نزیک بۆتەوە لە 1000 ملیم باران باریوە. لە کاتێکدا و سنوورە بە ناوچەی شاخاوی ناسراون و ساڵانە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێدەبارێت، بەڵام لە ماوەی زیاتر لە 20 ساڵی ڕابردوو کە ڕێژەکان دیاری دەکرێن ئەو ڕێژە بارانبارینە تۆمار نەکراوە. بەرزبوونەوەی ئەوە بە جۆرێکە زیانی زۆری بە تەواوی ناوچە گەشتیاریەکانی گەلی عەلیبەگ گەیاندووە. خاوەن شوێنە گەشتیاریەکانیش داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریان بکا بۆ ئەوەی بتوان لە چەند ڕۆژی داهاتوو دوای تەواوبوونی ئەو شەپۆڵە بارانبارینە ئەو ناوچە گەشتیارانە لە بەردەم گەشتیاران واڵا بکەنەوە. عوسمان کورسات نیوز گەلی عەلیبەگ.